فشارەکانی سەر میدیای ئازاد لە تورکیا تا دێت زیاتر دەبێت. دوێنێش لە قۆسەر ڕادیۆی ڕەنگین داخرا ناڕەزایەتەکانیش دژ بەو هێرشەی سەر میدیای ئازاد تا دێت زیاتر دەبن. لە ناوچەی قۆسەری سەر بە مێردین پۆلیس دەستی بەسەر ڕادیۆی ڕەنگین داگرت و پەخشی ڕاگرت. ئەو ڕادیۆیەش بە زاراوە و زمانی کرمانجی عەرەبی و تورکی پەخشی خۆی بڵاو دەکردەوە. لە شاریوانیش خەباتکارانی تەلەڤیزیۆنی وان تیڤی و ڕادیۆی دۆغۆ ماوەی 4 ڕۆژە لە بەردەم بارگای تەلەڤیزیۆن و ڕادیۆکەیان لە چالاکی نۆبەتدان. نوێنەرانی دەستگا و ڕێخستنەکانی شارەکەش پشتگیری لە چالاکوانان دەکەن. هەردوو کۆردیناتۆری گشتی ڕادیۆی دۆغۆ و وان تیڤیش ڕایانگەیاند کە لەلایەن ئاکەپەوە ڕادیۆی دۆغۆ و تەلەڤیزیۆنی وان تیڤی پەخشیان ڕاگیراوە. لە ناوچەی قەلقەلی سەر بەوانیش با پێشەنگایەتی هەدەپە و دەبەپە چالاکیەک ئەنجام درا. چالاکیەکەش لە بەردەم بارگای دەبەپە بەڕێوە چوو، چەندین کەسیش هەتا ناوەندی شارەکە ڕێیان پێوە. لە باتمانیش لەسەر ڕێگای گوڵستان هاوسەرۆکی دەبەپەی شارەکە عەفدلباری کاراکات ناڕەزایەتی خۆی بەرامبەر داخستنی ڕادیۆ و تەلەڤیزیۆنەکان نیشاندا. وتەبێژی کەژەئاش سونگول کوڕکماز داوای لەگەڵ کرد خاوەنداری لە چاپەمانی ئازاد بکەن. پەرلەمانتاری شارەکە ئایشە ئاجار باشاران ڕایگەیاند کە بە داگیرکردنی ڕادیۆ و تەلەڤیزیۆن و شارەوانیەکان چارەسەری پێک نایێت. لەلایەکی دیکەوە و لە ئەستەمبول سەندیکای ڕۆژنامەوانانی تورکیا کۆمەڵەی ڕۆژنامەوانان و دەستگای چاپەمەنی لێدوانێکی چاپەمەنیاندا. لە لێدوانەکەدا کۆردیناتۆری گشتی EMC TV ئەیوب بۆرج ڕایگەیاند کە بڕیاری داخستنی تەلەڤیزیۆن و ڕادیۆی ئازاد بێدەنگکردنی هێزی دیموکراسیە. هەروەها بەڕێوەبەری هایاتانسەس TV و ئۆزگور ڕادیۆش داوایان لە دەوڵەتی تورکیا کرد کە لەو بڕیارەی خۆی پاشگاز بێتەوە. سەرۆکی سەندیکای ڕۆژنامەوانانی تورکیا ئۆگور کۆتیش وتی دەبێت هەموو کەس خاوەنداری لەو ڕادیۆ و تەلەڤیزیۆنانە بکەن و داخستنیشی شەرمەزار بکەن. لە ئەوروپاش لە بڕۆکسلی پایتەختی وڵاتی بەلجیکا کوردستانیان داخستنی کەناڵی مەدنووسیان شەرمەزار کرد و گروپێک لە کوردستانیان چوونە بەردەم کونسڵخانەی تورکیا و ئەو بڕیاری دەوڵەتی تورکیایان